بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. جوڵانەوەی حماس. طبعا حماس کورتکراوەی الحركة كي أماجيبو الحركة يأخذ حركة مقاومة الإسلامية. مقاومة جميمة كيتي إسلامية سينا كيتي بوي بيوتري حماس حركي مقاومي إسلامي خۆمان پێڵێن بزوتنەوەی بەرگریکاری ئیسلامی. ئەم بزوتنەوەیە لە ساڵی 1970 ئیعلان کراوە. شێخ ئەحمەد یاسین دامەزرێنەرەکەی بووە. لە ساڵی 82 دەستی کرد بە دامەزراندنی، لە ساڵی 84 دەستی کرد بە جەنگ دژی جوولەکە، لە ساڵی 1970 ناوی حرەکەکەی لە با بڵێن جەماعەتی جیهادی فەلەستینیەوە گۆڕی بۆ حرەکەی حەماس. وەیتر لە دوا ئەو ساڵەوە بە حرەکەی حەماس ناسرا لە 1970. سەرەتا ئیعلانی کرد کە ئەو سەر بە بزوتنەوەی ئیخوان والموسلیمینە هەتا وەکو ساڵی 2017 کاتێک بینی جوڵانەوەی ئیخوان مسلمین لە هەموو جیهانە وردە وردە پاشەکشاکە بەرەو دواوە دێ، دەوڵەتان دژیە وەستنەوە و سەرکردەکانیانە گیرێ وەڕاوەدوو ئەنێن و نەشاتاتیان بەرتەسکەکرێتەوە بڕیاریدا لێ جیابێتەوە. لە ساڵی 2017 لێ جیابووە، خۆی دایە پاڵ دەوڵەتی ئێران بەداخەوە سەرەتای لادانەکانیان لێرەوە دەستی پێکرد کە خۆیان دایە پاڵ دەوڵەتێکی شیعی ئێرانی کە دژی ئەهلی سونەت و جەماعەتە لە هەر جێگایەک بوو. ئێرانیش بە هەموو شێوەیەک کردنیە هاوپەیمانی خۆی چەک و تەقەمەنی و پارە و دەستکەوت و کەلوپەلی بۆ دابین کردن. ئەم بزوتنەوەیە باوەڕی بە دیموکراسی هەیە و باوەڕی بە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن و بابەتانە هەیە و باوەڕی بە نووسینەوەی دەستور هەیە جگە لە قورئان و لە سونە. لە ساڵی 2006 بەشداری هەڵبژاردنەکانی کرد و دەنگێکی زۆری بەدەستهێنا و بەشدار لە نووسینەوەی دەستوری فەلەستینیە. بۆیە نیزامی حکم لە لای ئەو نیزامێکی ئیسلامی نییە، بەڵکو هاوشێوە نیزامانەیە هیە و دەوڵەتانەی ناوچەکە کە خۆمانەی بینین ئەگەر ئەمان تۆزێ لەوانیش تۆن و تیشترن و بەرامبەر نەیارەکانیان تەنها بە ئاگر و ئاسن مامەڵاکەن. وێ بێ ئەگەداری ئەم حەقیقەتە بینوانە زانین ئەمە حەڕەکەیەکە دروست بووە بۆ گێڕانەوەی حکمی ئیسلام، بەڵکو ئەمان ئەڵێن ئێمە هەدەفمان ئازادکردنی فەلەستینە بۆ گێڕانەوەی خاکی فەلەستینە بۆ دەست عەرەبە ڕەسەنەکان، ئیتر ئەگەر یەهودی بن ئەگەر نەسرانی بن ئەگەر موسڵمان بن و هەمووی پێکەوە ژیانی لەسەرکەن. تەنها مەبەسمان ئەوەیە کە فەلەستین ڕزگارکەین، مەبەسمانەوە نییە حکمی ئەڵڵای تیاجێ بەجێ بکەین. هیچ کاتێک ئاوەهایان نەوتووە، بۆیە دژایەتی ئیسرائیلەکەن لەسەرە و بنەمایانە. ئەم حرەکەیە لە ئێستایە ئەوە هەدافەکانێت، بەڵام لە سەرەتایە کە دروست بوو لەسەر پاژماوەی کە تایبەکانی قەسام دروست بوو و بۆ نەفەسە کاریە کرد و هەتا ئێستش پیاوانێکی تیا بۆ نەفەسە کارەکەن. ئێماڵەی نەمە بیرروڕای حرەکەیە بیرروڕای ئەعلان کرابێت، ئیگنا زۆرێک هەیە لە ناو حرەکەی حەماسە لە گەڵ ئەم بیرروڕایانەیان نییە. زۆرێک لە سەرکردەکانیان هەتاوەکو ئێستش دژایەتی ئەم بیرروڕایانە و ئەو کرانەوەی بەڕووی ئێرانەکەن کە حرەکەی حەماس کردوێتیەوە. طبعا ئەوەی کە جێگەی داخە بۆ ئێمە کۆمەڵێکی انحرافەکە لە ناوم حرەکەیە دروست بووە لە دوای ساڵی 2017 یاخود لە هەر سەرەتای 2000ەکانەوە دەستی کرد بە دروست بوون، بەڵام 2017 تر بەرهەمەکەی دیاریدا و دەرکەوت بۆ هەموو کەسێ کە بە چاوی خۆمانەی بینین بە هەموو شێوەیەک تەشەیوع لە غەزەیە بڵاوەکەنەوە و دەرگایان بۆ کردوێتەوە. بەداخەوە لە ناو غەزەیە
حیزبی شیعی دروست بوو، ڕێکخراوی سابیڕون کە ڕێکخراوێکی شیعیە چەکدارە و کارەکە بۆ تەشەیوع لەوێ بەڕوونی و ئاشکرایی هیشام سالمی سەرپەرشتیەکە کە خۆی لە حرەکەی جیهادی فەلەستینی بوو جیان کردەوە لێیان و بۆ هێنایان حیزبێکی شیعیان بۆ دروست کرد لەوێ بە ناوی بزوتنەوەی سابیڕونەوە وێستا ئەو کارەکە و حەماس مەجالیشی پێداوە کار بکە زۆر احتیادی لەو ناوە بەبەربڵاوی کە ڕاستەوخۆ لە ئێرانەوە سەرپەرشتیەکرێ و باڵێکی هەیە باڵی مرۆیی و هاوکاری کە هەر بە ناوی موسسەی ئیمام خۆمەینیەوە کاری لێ ناکرێن بەجیا چاوی حرەکەی حەماسی شەوەیە ئەم بابەتە وەجگە لەوە بینین هەر کەسێ دژایەتی شیعە بکە لە غەزەیە سجنیەک شێخ خالد المەغریبی وتارەکانی هەیە لە یوتوبە خۆتان نەتوان تەماشای بکەن لە وتارێکە ئەنکاری فرۆشتنی کتێبەکانی شیعاکە لە ناو غەزەیە کە جوێنی تیا بووە ئەبوبەکر و عومەر و عوثمان و سەحابەکان و خێزانەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و ئینکاری کۆمەڵێ شیعاراتیانەکە وەکو یا حوسەین و ئەوانە کە لەسەر جادەکانە و بەجل و بەرگەوەی فرۆشن بە خەڵکی بڵاو کراوەتەوە حەمازەی گرێ و دەستگیریەکان تا ئێستا جوابزام سجنە بەر نەبووە لەسەر دژایەتیکردنی شیعە وەکاتێککە میثقال سالیمی یەکێکە لە ئایەت وڵڵاکانیان لە وتاری جومعەیە لە غەزە بە دیار هەزاران کەسەوە کۆبوونەتەوە لە بەردەمیە گوێنەدا بە ئەبوبەکر و عومەر و دایکانی ئیمانداران یەکێک لە ئەندامانی حرەکەی حەماس خۆی کە ناوی محەممەد عامودیە هەڵەسێ پەلاماری ئەداوای کوژێ سجنی ئەکات دواتر محکەمەیەەکە و حکمی ئەدامیشی بەسەرادە لە کاتێک کامە کوفری کردو گوێنی داوە بە سەحابەکانی ڕەسوڵ الله و خەلیفەکانی و خێزانەکانی تۆ چۆنە بێ مسلمانێ بکوژی لە بری کافرێکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمە لا یقتل المؤمنون بکافر هیچ کاتێ مسلمان ناکوژرێتەوە بە کافر و ئەوە عدوانی هەبووە بۆ سەر ئیسلام و بۆ سەر لووتکەی ئیسلام و ئیسلامەتی خێزانەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەگەڵ خولەفەکانی بۆیە بینین ئێستا ئەوە محەممەد عامودی حکمە لەلایەن هی ئیعدامی تر نازام جێبەجێیان کردووە یاخودنا و بینین بە ئاشکرا لە یادی کوژرانی قاسم سولەیمانیە جادەکان ڕازێنرێتەوە بە وێنەی ئەو و خودی حەماس بۆ خۆی تەعزیی بۆدانە و لە کاتی کوژدانی شاوە فدیان ڕۆی بۆ ئێران بۆ دڵنەواییکردنی خامنەئیوان و بینین زۆر بە ئاسانی لە هەموو نەکسەیەکە ڕاستەوخۆ پەیوەندیەکەن بە براکانیانەوە لە شیعە و هاو خەمی خۆیانیان بۆ دەرەبڕن و هاو سۆزیانە بن و هاوکاریانە بن و هاو بیر و ڕاشیانە بن لە زۆر بێ بابەتەکان ئەوێ بەڕاستی ئێمە ئومێدمان نییە بە کەسانێک دین سەر بخەن کە هاوپەیمانی کەسانێکن گوێنەدەن بە خەلیفەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و گوێنەدەن بە دایکانی ئیمانداران ئێمە بە هیچ شێوەیە دڵخۆش نین بەمانە و دڵنیاش بن هەتا وەکو حەماس لە غەزەیە بێ حیزب الله لە لوبنانە بێ و بەشار ئەسەد لە سووریایە بێ ئیسرائیل ئەمێنێتەوە هەتا ئیسرائیلیش بمێنێتەوە ئەوانی ژەمێنەوە بەڕاستی چە ئیسرائیل پێی خۆشە دراوسەکانی شیعە بن تاوەکو مسلمانانێکی سنی موحیدی سەرڕاست و بە هەمان شێوە لەو لاشەوە شیعە پێی خۆشە دراوسەکەی ئیسرائیل بێ نەوەک مسلمانانێکی سنی سەرڕاست و من وەکو مسلمانێک ئەش بە حاڵی خۆم وا تێگەشتوم خۆشحاڵ نیم بۆی قودس بکەوێتە دەستی کەسانێکەوە کە هەمووی بکەن بە عەلەمی یا فاتیمە و یا حوسەین و تەشەیوعی تیا بڵاوکەنەوە بەڵکو من کاتێک خۆشحاڵە بم بەس ئاڵای ئیسلامی تیا بەڵند کرێتەوە و تەوحیدی تیا بڕگا بگەێنرێ و حکمی خلافەتی ڕاشیدەی تیا بەرپا بکرێتەوە کە ئینشاءالله هەر ئەش بێ و لە ڕێگەی مەهدیەوە الله جل جلاله ئەینێرێ یەکێکی تر لە انحرافاتەکانیان بریتە لە دژایەتیکردنی ئەهلی سونەت و جەماعەت لە ناو غەزەیە ئەگەر خۆتان بڕۆن لە یوتوب بنووسن ئەحداث مەسجد ئیبن تەیمیە ڕووداوەکانی مزگەوتی ئیبن تەیمیە بیهێنن خۆتانە بینن کە چێ تاوانێکیان دەرحەق بەو مسلمانانە و بە ئەهلی سونە ئەنجام داوە کە بەڕاستی
شێخ عەبدوللەطیف موسا ئیمام و خەتیبی ئەو مزگەوتە بوو، جوڵانەوەیەکی دامەزران کە چەک هەڵبگرێ دژی ئیسرائیل. جوڵانەوەیەکی دامەزران نزیکی 100 کەسێک باڵی ئەسکەری پێک هێنا لە ڕێگەی ئەسپەوە بە چەک لە سنوورەکان دەستیان کرد بە کارکردن، دواوی تدریبێکی زۆریان کرد لەسەر بەکارهێنانی ئەسپ لە کێوەکانە و لەوێ بەڵێ زەڕبەشیان لە ئیسرائیلدا و چەندین جوندیان لێ دەستگیرکردن لە ساڵی 2010 کە ئەوە بوو دواتر حەماس بۆ پەردەپۆشکردنی ئەو بابەتە شەڕێکی نایەوە لەگەڵ ئیسرائیل. ئیسرائیل هاوداغڵی غەزە بوو، بۆ معلوماتتان نیوەی غەزە زیاتری کۆنتڕۆڵ کرد کەچی خۆی کشایەوە، ئەشی توانی حەماس لە ناوبەرێ لە ناوی نەبر، هەروەکو چۆن چێ لوبنانەوە ئەیتوانی بیگرێ بەس خۆی حیزبوڵا لە ناوبەرێ بەس لە ناوی نەبر، هەروەکو چۆن لەم ڕۆژگارانەیە ئەبینین لە مەتاڕەکانی ئەسەدەیا و لە شارەکانی ئەیە، بەڵام ناتوانێت لە ناوی بەرێ و ناشێوێت لە ناوی بەرێ. وەکو باسمان کردەوە مانەوەی ئەوان باشترە بۆ مانەوەی ئەمان. ئەوە بوو دوا ئەوەی کە حەماس کەمینی دانا بۆ با بڵێین بەرپرسی عەسکەری ئەو بزوتنەوەی کە ئەبولبەڕا شێخ عەبدوللەطیف موسا دروستی کردبوو لەسەر سنوور لە کاتێکا کە ئایانویست هێرش بکەنە سەر کاروانێکی جوندیەکانی ئیسرائیل دەستگیریان کردو. کاتێک کە دەستگیریان کردن ئەبوو موعاد کە مەسئولی عەسکەری بوو پشتێنەی پێوە بوو هی بۆمب بە جەماعەتی حەماسی وتی ئێوە موسڵمانن، ئێوە برامان، ئێمە ئێوە بە برای خۆمان نەزانین، ئێمە چەکیشانمان هەرگیز دژی ئێوە بەکار ناهێن. دەنگەکانەمووی ماوە، تەلەفۆنکردنەکەیان مناقەشەکردنەکەیان لەگەڵ جەماعەتی حەماس بۆ ماوەی 6 سەعات هەڵێت لێمان بگەڕێن شتێنەمان پێوەیە بازرێت بە کەس نەگەێن. بەڵام بەداخەوە حەماس دوای 6 سەعات گفتوگۆ و نوێشکردن لە پشتیەکەوە بەڵێنیان پێیەن ئەمانیان بنێ و ئازادیان کەن لەسەر ئەو مەرجەی کە برای ئەوان بن و هاوکاری یەکتر بکەن و لە یەکتری نەکوژن. بەڵام کاتێک کە لە مەرکەز دێنە دەرەوە و چاوەڕێی سیارە ئەکەن بێت هەڵیان گرێ، ئەو دوو نەفەرە کە یەکێکیان ئەبوو موعادی ناوەیەکیان ئەحمەدی ناوە بەداخەوە دەست ئەکەن بە لێدانیان بە فیشەک و هەمویانە کوژن. ئێستش پەیوەندیەکان ماوە. طبعاً ئەو کاتەکە ئەبوو موعاد پەیوەندیەکە بە باڵەکەی تری با بڵێن بزوتنەوەکەیانەوە کە سیاسیە، لەوێوە هەمووی تەسجیل کراوە و هەمووی بڵاویش کراوەتەوە ئێستا لە یوتوبە هەیە. هەتا ئەو دقەی کە هاوارەکە ئەڵێ قەسەم ئەخۆم سوێنتان بۆ خۆم بە ئەڵڵا جەل جەلالوهو دژایەتیەوە ناکەم، ئێمە موسڵمان ناکوژین پەناگرێ بەوەی کە دژی موسڵمان بین، ئێمە بەس یەهودمان بەس دژایەتی ئەوانی مەمان کوژن. بۆچی ئەمان کوژن؟ کورە ئەتوانین خۆمان بتەقێنینەوە پیاتانە لێتان بکوژین، وا مەکەن بۆ خاتری خوا کەچی هەر لیانەدەن هەتا کوژن. هەمویان کۆتایی پێێن لەوێ و دواتریش دێنەوە بۆ مزگەوتی ابن تەیمیە، هەر ئاواز ناهێن. 6 ساعات گفتوگۆیان لێکرد لەگەڵ کردوون، معلوماتی تەواویان لێ وەرگرتوون. لە ڕۆژی جومعە ئەبولبەڕا عەبدوللەطیف موسا ئەو شێخە بەڕێزە وتارێکەدا، دوای وتارەکەی کاڕواتەوە ماڵەوە لە ناو خۆشەویستەکانی ئەی پارێزن لە دەستی قەناسەکانی حەماس ببەرزکردنەوەی دەستیان و بەگرتنی چواردەوری کاتێک کە لە مزگەوتە گەڕێتەوە بۆ ماڵەوە. بەڵام حەماسی چی لێ ناکات تا ئەچێتەوە بۆ ماڵەوە. کە ئەچێتەوە بۆ ماڵەوە بەرمیلی TNTە هێنن بە چواردەوری ماڵەکەیە ژوورەکانی ڕیزیەکە کە شێخ عەبدوللەطیفەوە زانی خۆی و ماڵ و مناڵی خۆیانە پێشنەوە لە ناو جێگاوبانی ماڵەکەیانە. ئازانن ئێستا ماڵە ڕوخێ بەسەریانە و ئەتەقێنرێتەوە بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەک TNTەکانە تەقێنەوە ماڵەکە ڕوخێ بەسەریان. دواوەی کاتچنە ژوورەوە بین شێخ عەبدوللەطیف موسا ماوە بە برینداری فیشەکێک بەسەریەوانێن 30 دانە فیشەکیش بە ناوسکیەوانێن. کۆتایی پێهێن و ئەڕۆن و بەجێ هێڵن و وا پیشانیان کە حادیثەیەک بووە، تەقینەوەیەک بوو ڕیداوە. تاو پاشان ڕوەکەنە مزگەوتی ابن تەیمیە. هەرچیەک لە شوێن کەوتوەکانی شێخ عەبدوللەطیف موسای لێ هەر هەمویان محاسەڕاکەن. ئەمان هاوارەکەن بە مکەبەرەی مزگەوتەکە. ئێستەش ماوە ئەحداثەکان خۆتان ناتوان ببینن. ئێوە برامان، ئێمە شەڕمان ناوێ لەگەڵ ئێوە،
کاکە تەسلیمتانە بین ئەمانمان بەرێ ئەوەیە لە ئەخیرەوە ئەوان ئەڵێنەوە ئەمانتان پێدەین وەرنەدەرەوە بەڵام بەداخەوە دەزڕێژیان پێیاکەن زۆریان لێکوژن دواتریش تەنانەت بریندارەکانیان کە لە ئیسعافا بێ بۆ نەخۆشخانە لە بەردەم نەخۆشخانەکە چەکداری حەماس وەستاوە ئیسعافەکەم بۆ بکەنەوە بزانم کێ بۆ یەکەنەوەی بینێ لە ناو خوێنی خۆیان گەوزاوە بۆ عیلاجە برێ یەک فیشک بەسەریوانەیە وڵە بیبن بۆیە هەر هەمویانە توێننەوە ئەوەی پەیوەندی بۆ بزوتنەوەیەوە هەبووە و لەو ڕۆژەوە نەشیان هێشتووە بزوتنەوەیەکی سنی بێلەیان بۆ شێوە دروست بێ و ناژێڵ لە بەرژەوەندی هەم فورسە هەم لە بەرژەوەندی ڕۆمە بۆیە بەڕاستی ئەمانە کێشەکانی ئێمەیە لەگەڵ با بڵێن حرەکەی حەماسەوە ئەمانەمان لێدیوە بۆیە ئێمە ئامادەنین بە هیچ شێوەیەک پشتگیریان بکەین و بۆ کەسانەیان بزانین کە ئیسلام سەرەخەن بەڵکو ئەڵێن لەوانەیە تیان نابێ ئەهلی سونەت و جەماعەت بێ و مسلمان بێ داواکەین لە ئەڵڵا ئەوانە بکەونە با بڵێن سەرەوە و ئەوانە لە سەڵات بگرنە دەست و بتوانن لە ئایندەیە ئیسلام سەر بخەن و ببنە پشتیوانیەک بۆ مسلمان واش بینین لە هەموو جەنگێکە کۆمەڵێک سەرکردیان ئەکوژرێکە ئەو سەرکردانە زیاتر ئەوانن دژی تەشەیوعن و زیاتر نزیکن لە ئەهلی سونەت و جەماعەوە ئەوەش دیارە پلانە و دەستە والله ئەعلەم ئێمە لەوە زیاتر ناڵێن بۆیە ئێمە دڵخۆش نین بەوەی کە ئەوان ئەنجامی ئەدەن لە پشتگیریکردنی شیعە و لە بڵاوکردنەوەی تەشەیوع لە غەزەیە و مەترسی ئەوەمان هەیە کە بەڕاستی ئەوێش هەر هەمووی وەکو نەجەف و کەربەلای لێ بکرێتە شوێنی تێکدانی دینەکەمە داواکەین لە ئەڵڵا جەل جەلالەوەی مسلمانە بە حەق لە هەر جێگایەکی ئەم دنیایە سەرکەوتنی مسلمانانی ئەوێ و سەرکەوتنی ئیسلامی ئەوێ پشتیوانی بکە سەری بخا بەسەر دوژمنەکانیە و زەوی پیرۆز بگێڕێتەوە ژێردەستی مسلمانان و نوێشکردن لەو زەویایە بە نسیب ئێمە بکە والحەمدولله رب العالمین